دەسەڵاتی مەسیح لە جیهانێکدا کە جۆرەها فکری ئاینی و فەلسەفی تێیدا باوە، ئێمە دەبێت ڕاست و هەڵە لە یەکتر جودا بکەینەوە. ئەوەش لە ڕێگای گوێگرتن لە پەیامەکانی عیسای مەسیحەوەی. ئەم بنەمایە لە ڕووداوێکی زۆر گرنگەوە سەرچاوی گرتووە کە مەرقۆس تۆماری کردووە. دوای 6 ڕۆژ عیسا بە تەنها پەترۆس و یاقوب و یوحەنای لەگەڵ خۆی برد بوو بۆ سەر چیایەکی بەرز ڕێبەری کردن. پاشان لە پێشیان شێوەی گۆڕا. جلەکانی بۆ سپیەکی بریسکەدار، سپیتر لەوەی کە هەر کەسێک لە جیهان بتوانێت بیبینێت. اینجا ئەیلیا موسایان بۆ دەرکەوت لەگەڵ عیسادا کەوتنە گفتوگۆکردن. ڕووداوێکی گرنگ بوو لەسەر کێوێکی بەرز لەبەر چاوی پەترۆس و یاقوب و یوحەنا ڕوویدا. دەبینین ئەم چیرۆکە لە هەر یەکە لە ئینجیلی مەتا و مارقۆس و لوقادا باس کراوە. ئەم ئینجیلانەش ناونراون ئینجیلە ئەزەلیەکان، بۆ مانایە هاوشێوەی یەکترن لە گێڕانەوەی زۆربەی ڕووداوەکاندا. ئینجیلەکەی یوحەنا جیاوازە لەوان لە شێوازی نووسین و لە ئامانجی نووسینەکەی. ئێمە لەم ڕووداوە دەتوانین سێ بنەما دەربهێنین، چونکە سێ جار لە سێ ئینجیل گێڕانەوەی بۆ کراوە و هەر یەکێک لەو گێڕانەوانە تەرکیز دەخاتە سەر دیوێکی دیاریکراوی چیرۆکەکە. لەوێوە بنەماکان سەرچاوە دەگرن. لە مەتا بنەمای خزمەتکردن بە دڵسۆزی دەردەهێنین کە دەڵێت سەرەڕای ئەوەی کۆمەڵێک پرسیارمان لا دروستە بێت کە وەڵامیان نییە یاخود ئێمە پێی نەگەیشتوین، لەگەڵەوەشدا ئێمە دەبێت دڵسۆزانە خزمەتی عیسای مەسیح بکەین تا ئەو ڕۆژەی کە دیسان نەگەڕێتەوە. کاتێک چیرۆکی شێوەگۆڕانی مەسیح لە مەتا دەخوێنینەوە دەبینین پەترۆس و یاقوب و یوحەنا چەند پرسیارێکیان هەبوو بۆ عیسا وەڵامی نەداونەتەوە. سەرەڕای ئەمەش ئەوان لە خزمەتکردنی هەر بەردەوام بوون تا بەرەو ئاسمان بەرز بووە. تەنانەت دوای بەرزبوونەوەی عیساش ئەوان هێشتا پرسیارێکیان هەبوو کە بێوەڵام بوو. لەم کاتەدا پاشایەتی بۆ ئیسرائیل دەگەڕێتەوە. عیسا وەڵامی ئەم پرسیارەی نەدانەوە و ڕایسپاردن بگەڕێنەوە بەرزایەکەی ئۆرشەلیم و لەوێ چاوەڕێ بکەن. ئەمە ئەو بنەما گرنگەی کە فێری دەبین لە گێڕانەوەی مەتا بۆ چیرۆکی شێوەگۆڕانی عیسا. کاتێک ئینجیلی لوقا دەخوێنینەوە بنەمایەکی دیکە بەدی دەکەین کە ئەویش کۆنتڕۆڵکردنی ڕۆحە لەم بنەمایە پێمان دەڵێت کە لە چوارچێوەی لاوازی مرۆیمان تەنانە وەک باوەڕدارێکیش دەبێت خۆمان کۆنتڕۆڵ بکەین تاوکو بتوانین بە ڕوونی و باشی بیر بکەینەوە. لە گێڕانەوەی لوقا بۆ چیرۆکی شێوەگۆڕانی عیسا دەبینین کاتێک عیسا دەگاتە خاڵێکی دیاریکراو لە شاخەکە دەوەستێت و نوێژ دەکات و دوای ئەوە نێردراوان دەخەون و لەو کاتەدان کە خەوتون شێوەگۆڕانی عیسا ڕوودەدات. دەبینین لێکچوونێکە لە نێوان ئەم ڕووداوە و ئەو ڕووداوەی کە لە باخی جەتیسمانی ڕوودەدات. کاتێک پەترۆس و یاقوب و یوحەنا خەوتن و عیسا نوێژی دەکرد، پێیان دەفەرمێت ئەرێ ناتوانن گەر بۆ کاتژمێرێکیش بێت شەو نەخۆنی بکەن لەگەڵم. لێرەدا بنەمای کۆنتڕۆڵی ڕۆحی بەدی دەکەین. با بۆ چیرۆکی شێوەگۆڕانی عیسا بگەڕێنەوە. دوای ئەوە پەترۆس و دوو قوتابیەکەی دیکە کە ترسا بوون، مارقۆس لە بەشی 9 ئاەتی 5 گێڕێتەوە. پەترۆسیش بە عیسای وت ڕەبای پێمان باشە لێرە بین با سێ کەپر دروست بکەین، یەکێک بۆ تۆ و یەکێک بۆ موسا و یەکێکیش بۆ ئیلیا. نەیدەزانێت چی دەڵێت چونکە بەڕاستی تۆقی بوو. لە بیرمان بێت پەترۆس پێشتر شایەتی بۆ مەسیح داوەکە مەسیح کوڕی خودای زیندووە. لێرە حەوڵ دەدات خۆی لەو دۆخە سەرسامیە بێنێتە دەر. ئەویش بە دانانی عیسای مەسیح لە هەمان پێگەی ئیلیا و موسا و پێغەمبەرانی کۆنی پەیمانی کۆن، ئەوانەی کە لەگەڵ عیسا لە دیمەنەکەدا دەردەکەون. دەبینین عیسا چۆن وەڵامی پەترۆس دەداتەوە. لە ئاەتی 7 کاتێک دەفەرمێت هەورێکیش هات و باڵی بەسەریان دایکێشا، دەنگێک لە هەورەکەەوە هات، ئەمە کوڕی خۆشەویستمە، گوێی لێ بگرن. ئەم موقیفە بانگشتی هەموو خەڵکی دەکات بۆ شتێکی زۆر ڕوون کە ئەویش بێدەنگبوون و گوێڕایلەیە بۆ وتە و فەرمایشتەکانی عیسای مەسیح لەگەڵ ئەو شتانەی ئامادەی دەکات تا ئێمە ئەنجامی بدەین. سەرنج دەدەین پەترۆس لەم بەشەدا عیسای مەسیح بەڕابای ناو دەبات، واتە مامۆستا. بەدڵنیاییەوە عیسا مامۆستا بووە، بەڵام لە مامۆستایەکیش زیاتر بووە و لە پێغەمبەرێکیش کە هاوشێوەی موسا و ئیلیایە زۆر بەرزتر بووە، چونکە ئەو خودی یەزدان خۆیەتی. ئەمە ئەو شتەیە کە یوحەنا لە ئینجیلەکەی خۆی بۆ ئێمە دووپات دەکاتەوە لە ڕێگەی وەحی ڕۆحیەوە. لە بەشی یەکەم دەفەرمێت لە سەرەتادا وشەکە هەبوو، وشەکە لای خوددا بوو، وشەکە خۆی خوددا بوو، واتە وشەکە خودای تاک و تەنها بوو. وشەکەش بوو بە مرۆڤ و لە نێوانمان دانیشتەجێ بوو، شکۆی ئەومان بینی وەک شکۆی تاقانەیەکە لە باوکەوە هاتووە، پڕ لە نیعمەت و لە ڕاستی. پەترۆس شایەتی هێناکە عیسا کوڕی خوددایە بە گەرێکی زۆرەوە تێگەیشتنێکی باشی بۆ ئەم وتەیە نەبووە کاتێکە وای دەوت. لە یوحەنا بەشی 14 زۆر بەڕوونی ئەم شتە ڕوون دەکاتەوە. دەفەرمێت عیساش پێی فەرموو فیلیپۆس ئایا تەنانەت لە دوای ئەم ماوە زۆرش کە لەگەڵتانم نەتان ناسیوم ئەوەی منی بینیوە باوکی بینیوە. ئیتر چۆن دەڵێ باوکمان نیشان بدە؟ ئایا باوەڕ ناکەی کە من لە بەگەڵ باوکام و باوکیش لە مندایە؟ ئەو قسانەی پێتانێ دەڵێم لە خۆمەوە نایڵم، بەڵکو باوک لە من دانیشتەجێیە، ئەو کارەکانی خۆی دەکات. باوەڕم پێ بکەن کە من باوکم و باوکیش لە مندایە، ئەگەر نا بەهۆی ئەو کارانی خۆیانەوە باوەڕ ناکەن. عیسا لێرەدا زۆر ڕوونی دەفەرمێت کە ئەو لەگەڵ باوک
هەر یەکێک ئیسا کوڕی خوددایە وشە بەجەستە بووەکەیە واتە خوددا خۆی هاتووە بۆ جیهانی ئێمە زۆر باشە چۆن لە ڕێگەی کێوە دەتوانین زیاتر بزانین ئیسا کێیە لە کتێبی عیبرانیەکان بەشی 1 ئاەتی 1 تا 2 دەڵێت سەردەمانی لە سەردەمانی کۆنەوەخوا زۆر جار و بە ڕێگای جۆرا و جۆر بەهۆی پێغەمبەرانەوە لەگەڵ باو باپیرانماندا دواوە لێرە مەبەستی پێغەمبەرانی پەیمانی کۆنە بەڵام لەم ڕۆژانی کۆتاییەدا بەهۆی کوڕەکەیەوە لەگەڵمان دووە ئەوەی دەستنیشانی کردووە وەکو میراثگری هەموو شتێک و لە ڕێگەی ئەویشەوە گردوونی دروست کردووە ئەوسا کتێبی عیبرانیەکان بە 7 خاڵی پێنجەمین وەسفی عیسا دەکات یەکەم خدا عیسای کرد بە میراثگری هەموو شتێک لە دووەم کۆرنسۆس بەشی یەکەم دووپاتکردنەوە لەسەر هەمان شت بەدی دەکەین دووهەم خدا لە ڕێگەی مەسیحەوە هەموو شتێکی خوڵقاندووە یوحەناش بە هەمان شێوە دەفەرمێت لە بەشی 1 ئاەتی 3دا هەموو شتێک بەو بەدی هاتووە و بەبێ ئەو هیچ شتێک بەدی نەهاتووە ئەوانەی کە بەدی هاتوو سێهەم دەتوانین سەرکەوتنەکانی خدا لە مەسیحدا ببینین چونکە ئەو مەسیح نیشاندنی سەرکەوتنەی خدایە چوارەم خدا سروشت و جەوهری خۆی لە مەسیحدا نیشان دەدات هەروەگەوەی ئێستا خوێنمانەوە بەڵام لە ڕۆژانی کۆتاییدا بەهۆی کوڕەکەیەوە لەگەڵمان دووە پێنجەم خدا هەموو گردوونی دروست کرد و لە مەسیحدا جێگیری کرد شەشەم ئەیسای مەسیح بوو بە مەزنترین قوربانی بۆ گوناهەکانی جیهان ئەو خدای بەجەستە بوو و لە نێوانمان دانیشتەجێ بوو حوتەم لە کۆتایی ئەم ئاەتانەدا دەبینین کە خدا مەزنترین دەسەڵات و شکۆی بە ئەیسای مەسیح بەخشیوە ئەیسا ئەو کەسەیەکە خزمەتی دەکەین ئەو ڕزگارکەری ئێمە ئەو یەزدانە ئەیسای مەسیح هەر وەک چۆن باوک بە نێردراوەکانی دەفەرموێت گوێ لەو بگرن